دوای 31 ساڵ لە ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کوردستان ئێستا نە دەستکەوتەکانی ڕاپەڕین خۆشگوزەرانیان بۆ خەڵکی هێناوە، نە ئامانجەکانیشی کە دروستکردنی قەوارەی سربەخۆی کوردستانە و گێڕانەوەی کەرکووک بوو بۆ سەر هەرێمی کوردستان نەهاتوونەتە دی. بەرپرسێکی یەکێتی دەڵێت لە کەرکووک بێ پاڵپشتی هیچ وڵاتێکی هەرێمی و نێودەوڵەتی ڕاپەڕین کرا، بەڵام نەزانانە مامەڵە لەگەڵ دۆخەکە کرا و ئەوەش ئەنجامەکەیەتی کە دیارە. بەرپرسێکی حزبی شووعی کوردستانیش پێی وایە لە ئەنجامی ئەو سیاسەتەی ئەمڕۆ لە کوردستان پەیڕەو دەکرێت هاوڵاتیان بڕوایان بە ڕاپەڕین و دەستکەوتەکانی نەماوە. تۆ ئەگەر بەبیرت بێ ئێمە لە ڕاپەڕین کەرکووکمان ڕزگار کرد، کەرکووکشمان کە ڕزگار کرد هەر کورد کەرکووکی ڕزگار کرد بە جۆری خۆی، پشتیوانی هیچ دەوڵەتێکمان لە پشت نەبوو. ئەوەی کە ئێستا لە کەرکووک دەگوزارێت نەتیجەی سیاسەتی فاشلی کۆمەڵی خەڵک وای کرد کەرکووک بەم بگاتە ئەم ئاستاژینا. کەرکووک لە دەسەڵاتی کوردیا بوو، ئاڵای کوردستان لە حەمرین بوو، بەڵام کۆمەڵی خەڵکی نەزان نەفام کە نەیان ئەزانی ڕیفراندۆم چییە، نەیان ئەزانی دەوڵەتی کوردی چییە، هەر بە عەقلێک و بە خەونێک ئاهاتن باسی ئەو بابەتیانە کرد، کوردیان بەم ئەقارەی ئێستاگەیان ئەژینا. کوردی کەرکووک گەشت بۆ بەشێکی زۆری ئاواتەکانی خۆی، ئەم ناوچە دابڕێنراوەنە بەشێکی زۆری ئازاد ببوو، بەڵام عەقلێکی لاسار هات ئەم بابەتەی دروست کرد کە کوردی گەڕاندەوە بۆ ئەمڕۆ. ئێستا خەڵک لە ئەنجامی ئەو سیاسەتە ئابووری و سیاسەتە کەمبوونەوەی ئازادی و نەمانی ئیش و کار و نەبوونی پارە و خەڵک ئێستا بڕای بە ڕاپەڕی نەما و پەشیمانە لە ئەنجامی دەسەڵاتدارێتی حیزبی دەسەڵاتی کوردستانی، لە ئەنجامی ئەو سیاسەتە هەڵانی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەرحەق بە میلەتەکەمان گەلەکەمان ئەیکا. لە کاتێکە ئەکرا ژیانی خەڵک باش کرایە، گوزەرانی خەڵک باش کرایە، موچە هەبوایە، ژیانی خەڵک باش بووە و بۆیە ئەم حکوومەتە هیچی لێ چاوەڕوان ناکرێت بۆ چارەسەرکردنی و کێشانە کە جێگای داخ. هاوکات چاودێرێکی سیاسی بۆ چوونی وایە خەڵک پەشیمانە لەوەی دەسەڵاتێکی ستەمکاری عەرەبی گۆڕیوە بۆ دەسەڵاتێکی ستەمکاری کوردی. ئەمڕۆ لە یادی 31 ساڵی ڕاپەڕینە خەڵکی هەرێمی کوردستان و کورد بەگشتی ئەوەی بۆ ڕوون بووەوە ڕاپەڕین تەنها بەرهەمەکەی ئەوە بوو دەسەڵاتێکی ستەمکاری عەرەبی گۆڕی بە دەسەڵاتێکی ستەمکاری کوردی. ئەوەی ئەمڕۆ ستەم لەگەلی کورد ئەکا لە ڕووی ئابووریەوە دەسەڵاتە کوردەکەی کە دەڵێ بەرهەمی ڕاپەڕینم، ئەوەی ئەمڕۆ دەستی ناوەتە بیناقاقای خەڵکی هەرێمی کوردستان لە ڕووی ئازادی و لە ڕووی ئابووری و لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی چارەنووسی خاکشێوە، ئەوە دەسەڵاتێکە کە بەخۆی دەڵێ من بەرهەمی ئەو ڕاپەڕینم، بۆیە ئێستا خەڵکی پەشیمانە لەوەی ستەمکارێکی عەرەبی، دەسەڵاتێکی ستەمکاری عەرەبی بە دەسەڵاتێکی ستەمکاری کوردی گۆڕیوەتەوە. هەرچەندە ڕاپەڕین وەرچەرخانێکی مێژوویی بوو بۆ گەلی کورد، بەڵام بەهۆی خراپ بەڕێوەبردننی دەسەڵاتی ئێستا و گەندەڵی و ناشەفافێت لە داهاتی نەوت و نەبوونی موچەوای کردووە خەڵکانێک تا ئاسی پەشیمانی لە ئەنجامدان و بەشداری لە ڕاپەڕینیشدا بڕۆن. چیانووری، کەناڵی پەیام، کەرکووک.